ڕێکخراوی یەکێتی نابینانی کوردستان لەگەڵ دامەزراندنی چەندین خولی تایبەت بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان ئاکا کردوێتەوە چەندین کەسیش لە ڕێگەی ئەو خولانەوە پێگەیشتوون. بە تایبەت لە بوارە هونەریەکان ینی خەڵکی زۆر باش پێگەیشتووە. مامۆستا عومەر خدر سەرۆکی یەکەتی کەماندامان و سەلام ڕەشید مامۆستا و ڕاهنەری هونەری و ئاسان بەختیار میوزیکشن ئەمانە هەموو میوانن لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵ دالیا دەبن. بەیانیت باش دالیا سڵاو لە تۆ لە میوانەکەت ستۆدیۆ بۆ ئێوە دەبێت. بەیانیت باش دالیا، بەیانی باش میوانەکانی باشیان لێکە. بەیانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش دەستپێکی بەرنامەکە پێم باشە بە میوزیکێ دەست پێ بکەین. گیان سپاس بۆی کامڕۆ لەگەڵمانای. دیارە خۆی گەورە بەهرەی جیاوازی یا بەهرێکەمان، بەڵام گرنگەکەی لەوەیە چۆن بتوانین ئەو بەهرە و وزەی کە خۆی گەورەیەتی بێمە دابەشی بکەین بە تایبەتی لەگەڵ ئەو کەسانەی کە پێویستیان پێمانە. ئەمڕۆ باس لە کۆمەڵی چیرۆکەکەین بە تایبەتی کە خۆیان تەرخان کردووە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان. هەشانە خۆیان خاوەن پێداویستی تایبەتن، بەڵام لە هەمان کاتە بوونە تا ڕووناکی بۆ چەندین کەسی دیکە. لەوانە مامۆستا عومەر خدر کە ئەمڕۆ لەگەڵمانە، هەروە مامۆستا سەلام ڕەشید. مامۆستا عومەر، خۆتان سەرۆکی یەکێتی نابینانی کوردستانن. دیارە یەکێتی نابینانی کوردستان لە ساڵی 1994 دامەزراوە. لەو دەمەوە تاکو ئێستا چەندین چالاکی هەیە، بە تایبەتی لە بواری هونەرا بێ چ لە بواری ئەوەی کە هەلی خوێندن بۆ نابینان دروست بکات. سەرەتا بە خێراتنتان ئەەکەم و ئەگەر لەو تەوەرەشەوە دەست پێ بکەین. فەرموو. بەڵێ دەست خۆش دالیا خان. دیارە یەکێتی نابینانی کوردستان لە حەڤەی 1994 دامەزراوە ئەم ڕێکخراوە. ئەم ڕێکخراوە چەندین ئامانجی هەبوو. یەکەم ڕۆشنبیری ئابووری کۆمەڵایەتی تەندروستی. ئێمە گرنگی و بایەخێکی زۆرمان داوە لایەنی ڕۆشنبیری بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری تاکی نابینە. ئەویش لە ڕێگای خولی جۆرە و جۆرەوە با بڵێن، لە ڕووی خولی با بڵێن هونەری و مۆسیقا، لە ڕووی خوێندنی خێراوە، دروستکردنی پەیمانگایکی ڕووناچی بۆ نابینایان لە بەختیاری ئێستا پەیمانگاکەمان، و هەروەها لە ڕووی وەرزشیەوە، لە ڕووی وەرزشیە و لە ڕووی ئەو دەوراتی جۆرا و جۆرە و زمانی ئینگلیزی و عەرەبی و با بڵێن فێربوونی قورئان و چەندین دەوراتی تر کە ئێستاش لە بەرەگای ڕێکخراوەکەمان بە خۆشحاڵیەوە ئەو دەورانە بەردەوامن. بەڵێ مامۆستا عومەر، ئەم دەورانە تەنها بۆ کەسانی نابینایە یاخود کەسانی دیکەش کە ئەم خولیانە و ئەم حەزانەی تیاتوان لە ناو دەورەکانیەوە بەشداری بکەن؟ زیاتر بۆ نابینە و کەمبینایە، ئەوانی کە تایبەتە بە نابینە با بڵێن. بەڵێ بەڵێ مامۆستا سەلام، بەڕێزیشتان بەخێر بێن. ئەگەر لە ئەزمموی بەڕێستانەوە دەست پێکم دیارە لە ساڵی 1990 ئێوەش کار لەگەڵ نابینایان دەکەن لە هەرێمی کوردستان و بە تایبەتی نابینایانی سلێمانی. کارەکانتان لە بواری هونەریە، ئەگەر خۆت باسی ئەزمموی خۆتمان بۆ بکەیت چۆن کاریان لەگەڵاکەیت؟ زۆر سپاس دەکەم. من لە ساڵی 99 لەگەڵ خاوەن پێداویستی نابینا بڵێن کە بەشێکە لە خاوەن پێداویستەکان کارەکەم. بەر لەوەش من لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی ئەو کاتی کە لە ڕێنەتەوە یەکگرتوەکان هاتوبوون بۆ کۆمەلگای کوردی، بارودۆخی کۆمەلگای کوردی و کاتە جیاواز بوو، خۆ دەزانی گرانی بوو، حکوومەتی بەغا مابوو، ینی گەماری ئابووریمان لەسەر بوو. من لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بە عەقد کاری هونەریم لەگەڵ مناڵانی بڵێن
خانەکانی سەر بە چاودێری کۆمەڵاتیوانە کرۆکە ئۆڵف پاڵمی و خانەی کوڕان و خانەی چانوان ینی ئەزمونێکم هەبوو لەگەڵ کەسانێکە کە هەمیشە لە پەراوێزی کۆمەڵگا و کارەسات و ڕوودا و لە ژیانە ڕوویداوە لە خێزان دابراون لەگەڵ ئەوانە ئەزمونێکم هەبوو. دوای لە ڕێی ناسینی نابینایەکەوە حەزی بۆ مۆسیقا بوو تەکلیفی کرد بکە من سەردانیان بکەم من سەردانم کردن بەر لە من چەند مامۆستایکی موزیک چوو وەڵام دیار بوویتر ئەوان لەگەڵ ناهستیان بە ئاسوودەی لەوانێ زیاتر کردبێ یان لەوانەیە شتێک هەبوو بێ نازانم ماوەیە داوای لەکردم خولێکم کردەوەی تر هەرەوەندە خولە بوو بە فەرمی دوای فترەیەکە لێ مامەوە دامەزران بە مامۆستا لە پەیمانگای ڕووناچی لە ساڵی پێم وابێت 2000ەوە هەتاکو ئێستاوەکو مامۆستایان بەردەوام ئێوە بەیانیان لە سنتەری ڕووناکین بۆ نابینیان و پەیمانگای ڕووناچی بەڵێ پەیمانگای ڕووناکی دواتریش لە بەرەبەرایەتیەکان ئەمە چۆنە ینی چۆن کارەکانتان بە تەواوی تەرخان کردووە بۆ یەکێتی نابینیان و بۆ نابینیان زین چۆنە پەیمانگای نابینان قوتابخانەیەکی ئەوەی کە پێڵێن سەرەتایی و تاکو ئێمە پێشتر سەرەتایی بووم بڵێ تاکو پۆلی 6مان هەبوو ئێستا تانوەیە کراوە بە نەڕەتی تۆستەشی کراوەتە سەر ئێستا ئەو خوێندکارانی ئەو قوتابیانەی لای ئێمە دەرەچن دوایی ئەچنە قوتابخانەی چاوەساغ و ئامادەیەکان بەڵام ئەمن بە ئەندام لە ڕێکخراوەکەی ئامانەوی توێتی نابینانی کوردستان و ئێستا ڕێکخراوێکی تریشان هەیە ڕۆشنایی بەڵام من ئەو کات بڵێن لەبەرەوەی بەسەم ڕێکخراوە هەبوو ئەمانیش یادی بەخێر خوالی خۆش بە مۆسابە کرد ئەو لەڕێ ئەوە لێژوەکو مەمۆستا داوای لێکردم عەقدێکمان کرد لەوێ گرێبەستێکمان کرد بەڵام دوای گرێبەست تەواوبوونی گرێبەستەکە من هەر مامەوە لەگەڵیانە بووم بە هاوڕێ و هەتا ئێستا بەردەوام لەگەڵیان بەردەوام بی ئینشەڵڵا ببیتە نمونە بۆ چەندین کەسی دیکە مامۆستا عومەر ئەو پێویستیانەی کە ئێوە پێویستانە بە تایبەتی لە بواری هونەریە بۆ ئەوەی کە هونەرمەندان لە ڕێگای ئێوە بە تایبەتی ئەوانەی نابینان و بەڵام خولیان هەیە پێ بگەن زیاتر چییە؟ بەڵێ ئەو پێداویستانە ئێمە بابڕێن وەکو پێداویستی سەرەکی ئەوەی کە لە باری هونەرە پێویستیمان پێ بەزاتر پێویستیمان بە ئالەتە بابڕێن ئالەتی مۆسیقا وەکو ئالەتی زۆرا وەکو کەمان و بابڵێن قانون و پیانۆ و هەتا دوای پێداویستەکانی ئەوەیە بە خۆشحاڵەوە ئێمە مامۆستایەکمان هەیە توانێت ڕائێنانمان پێ بکە بەڵام لە پێشتردا پێشەوەی کە بابڵێن من بم بە سەرۆکی ئەم ڕێکخراوە دیارە تیپێکمان هەبوو تیپێک تیپی مۆسیقای نابینایان کە بەداخەوە ئەو تیپە بە هەندێک هۆکارەوە پەرتەوازە بوو بەڵام ئێستا هەوڵمانداوە لە ڕێگەی مامۆستا سەلامەوە تیپەکەمان ئینشاءالله کۆ بکەینەوە خەڵکەکانمان کۆ کردوتە حالیان ئێستا لە بارەکەی ڕێکخراوەکەمان دەورێکی مەقامات و مۆسیقامان هەیە بە هاوکاری مامۆستا سەلام بەڵێ مامۆستا عومەر جگەلەوەی خۆتان سەرۆکی یەکێتی نابینانی کوردستان لەگەڵی شیە کاری هونەریەکەنەوە چەندین گۆرانی شتەیە پێم خۆشە یەکێ لە گۆرانیانەت کە لەگەڵ مامۆستا سەلامە تۆمارت کردو پێشکەشمان بکەیت. وەڵاهی ئێمە بابڕێن لەگەڵ مامۆستا سەلامە سیدیەکمان کردووە کاتی خۆی مامۆستا بە هەموو سەرجەم ئاواز و مۆسیقای تازەیە بابڕێن بە ناوی هەنگاوە 11 تراکە ئەمە لە 2000 لەو گۆرانیانەمان ئەگەر پێشکەشکەن وەڵاهی ئامادە نییە لە ئێستادا ئەو گۆرانیان ئەگەر شتێکی ترتان بۆ شتێک کە خۆتان ئامادەتان کردە باش مەقامێکی سلێمانی شیعرەکەی مامۆستا سەلامە تاوەوە ئەومان بۆی باشە ئەی شاوەڕەکەم بەهەشتەکەم سلەیمانی ئەی شاوەڕەکەی شێخی نەمێر ئەی شاوەڕی هەڵمەت و قوربانی
شاوري رشبا وبر نهيني وبر لجواني أي شاوري رشبا وبر نهيني بر لراز وبر لجواني هرتوي نسيم وزياني هر چوار زامی کردستانی دوێنێ تادرەنگ چاوە بێم کردی دوێنێ تادرەنگ چاوە بێم کردی کوێراییم داهات هەوری لار بۆترانە بردی کوێراییم داهات هەوری لار بۆترانە بردی من قلي جواني ليلة وهاتم من قلي جواني ليلة وهاتم هيجان بكالشي هوري لارد لاكم نهاتم هيجان بكالشي هوري لارد لاكم نهاتم دوێنێ تادرەنگ چاوە بێم کردی دوێنێ تادرەنگ چاوە بێم کردی کوێراییم داهات هەوری لار بۆترانە بردی دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس بۆ بەرهەمە جوانە دیارە بەبێ پرۆڤە تەقەن دەوێت لەبەر نەکەین گۆرانی لەوانەیە ئامێری تری فیسبوک و کیبۆرد سایزەر و ئەوانە ئەمەسا مەرەگەر دوا پەیامتان دیارە کاتی بەرنامەکەمان بەرەو تەواوبوونەوە چێت ئەگەر دوا پەیامی خۆتان بۆ گەیاندنەوەی هاوکاری زیاتر پێشکەش بکرێت بە خاوەن پێداویستە تایبەتەکان یاخود بە نابینایان زیاتر چییە؟ پەیام ئێمە زۆر جار ئێمە پەیامان هەیە و دووبارەی ئەەکەینەوە بەڵام بەرداخەوە یعنی کەس گوێمان لێ ناگرێت لە وڵاتەیە بە هیوای بتوانین لە ڕێگەیان بە هیوای ئەوەی کە سەرۆکی حکوومەت جوابمان باتەوە و هاوکار و پاڵپشت و پشتیوانەی خاوەن پێداویستی تایبەت بێ ئێمەش چین و توێژێکین لەو کۆمەلگایە و هاوڵاتی ئەم وڵاتین و زۆربەی زۆرمان بەمین و تەقەمەنی و بەو شەڕ و سۆڵانەی کە بابڕین لە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە وامان لێ هاتووە داوای ئێمە ئەوەیە کە حکوومەت بتوانێت ڕێژەیەکی ئەوەندە زۆر نین کە هاوکاریمان بگرێت ڕێژەیەکی کەمین کە بتوانێت لەڕێی یەکەی نیشتە جێبوونەوە بەو خاوەن پێداویستی تایبەتانەی کە بێلانەن کە بابڕێن شوێن و مەکانیان نییە بە هیوای ئەوەی کە ئەوانە دابمەزرێن کاری دامەزراندنیش بۆ کۆمەڵی خوێندکار بکرێت کەوانەی دەرچووی زانکۆ پەیمانگاکانن کە ئەوانش لەسەر پێی خۆیان بوەستن و پەیاممان زۆرە بەڵام ئەوەی کە سەرەکیە زیاتر ئێمە یەکەی نیشتە جێبوون و دکاری دامەزراندن و موچەی کەمەندامێکەش بتوانین کە دەستان خۆش بێت دەستان خۆش بێت مامۆستا سەلام ئەتوانین بە پارچەی میوزیکی بەڕێستان کۆتایی بە بەرنامەکە بێنی وڵی کاتی بەرنامەکەمانەوەی دیارە ئەم بابەتی ئێوەش چەند پێویستی بە چەندین بەرنامەی دیکەی بۆی پەیامەکانتان بگات و بە هیوای توانین دەرفەتێکی دیکەیە پەیمانگای ڕووناچی نابینان بکەم کە لەوێ کۆمەڵە نابینا پەروەرداکرێ هەروەها وەکوی چەتی نابینانیش لەوێ خۆزگەر شوێنێکی هونەریان دروست کرا بۆ نابینیان کە بەس مۆزیکی تا بخوێن لەوێ بەس پەیمانگایەکە تەنها وانی مۆزیک هەیە و کووانێک باشە بە پارچەی میوزیک کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی بەیانی 24 بە هیوای ئەوەی بتوانین لە ڕێگای ئەم بەرنامەیە پەیامی چینە جیاوازەکان بگەین بەلایەنی پەیوەندیدار
بەڵێ سپاس دالیا سپاس بۆ میوانەکانت بەڕاستی بەهرەمەند بوون بەڕاستی بەتوانا بوون شایانیەوە بوو کاتی باشیان پێ بدەێ وەکەوەی کە ئەو کاتی پێیاندرا هیوای بەردەوامی بۆ هەموو ئەو کەسانە دەخوازیین و هیوای سەرکەوتن و تەندروستی باشیان بۆ دەخوازیین کە خاوەن پێداویستی تایبەتن و